بەناوی خوای بەخشەندە و میهرەبان ئیمامی ئەبوو حەنیفە پیاوێکی زۆر زانا و دانا بووە. زۆر جار کە مناقەشەی لەگەڵ مولحیدەکان دەکرد بە مەسەل و نمونەیەکی عەقڵی لێی دەبردنەوە و دەسەوسانی دەکردن. جارێکیان لە کاتێکدا کە خەریک بوو مناقەشە لەگەڵ هەندێک لە مولحیدەکان بکات، ویستیان بێت لە قەراغی بەحرێک بە یەکەوە مناقەشەیەکی بکەن و دەمەتەقەیەکی بکەن. ئیمامی ئەبوو حەنیفە تۆزێک خۆی بێدەنگ کرد و ئاوا وەکو بڵێ داڵغەیەکی لێدا. مولحیدەکانیش کە ئەوەیان بینی گوتیان داڵغەت بە چیەوە لێداوە؟ گوتی وەڵی فکرم لەوەی دەکردەوە کە کەشتیەک هەبێت بارێکی زۆری لێبێت بەڵام هیچ سایقێکیشی لەسەر نەبێت هەر لە خۆیەوە بڕوات. مولحیدەکانیش گوتیان جا باشە چۆن عەقڵ دەیگرێت کەشتی بەبێ ئەوەی کە سایقی لەسەر بێ هەر بۆ خۆی بڕوات؟ بڕوایان بەخوای گەورە نەبووی دیت. ئیمامی ئەبوو حەنیفەش گوتی باشە ئەدی چۆن دەبێت دنیایەک بەو هەموو کەون و کائیناتەیەوە بەو هەموو فراوانیەوە کەچی هەر بۆ خۆی بەڕێوە بچێت و هەر بۆ خۆی بەڕێوە بچێت و هیچ خاوەنێکی نەبێت. ئەگەر کەشتێک سایقی لەسەر نەبێت ئەرێ کاکە بۆ خۆی دەڕوات بۆ خۆی ناڕوات. ئەی ئەو دنیاە باشە بۆ خۆی بەڕێوە دەچێت؟ دەیکەواتە ئەو دنیاە خاوەنێکی هەیە، خالقێکی هەیە کە ئەڵڵایە. ئەو خاوەنەی کە ئەو دنیای دروست کردووە شیاوی ئەوەیە کە ئینسان بیپەرستێت و ڕووی تێبکات و هەمیشە عیبادەتی ئەو خوای پەروەردگارێ بکە، چونکە ئەو خوایە خاوەنی ئەو دنیاە و بەڕێوەبەری کەون و کائیناتە.